یادی تێکهەڵبوونی خوێنی پێشمەرگە و سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەینەوە کە لە ڕۆژە سەختەکاندا و بۆ پارێزگاریکردن لە دەستکەوتەکانی گەلی کوردستان ئەمڕۆ 15 ساڵ بەسەر کارە ساتیەکی شوباتدا تێپەڕی کە تێیدا دەیان سەرکردە و کادر و هاوڵاتی ئەو شارە کرانە قوربانی شەهید و بریندار بوون. ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت وەزیرە بەڕێزەکان ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنەکان نێنەر و قونسوڵە بیانیەکان و وڵاتە دۆستەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە سوکاری شەهیدان و کە سوکاری ناوچەکانی تری کوردستان بەشدار بوون لەو ڕێڕەسمە بۆەوەی یەک دژی تیرۆر بوەستن پاڵپشتی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگە نیشان بدەن. ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لێرە ئامادەین بۆ ئەوەی تاجە گوڵینەی فراکسیۆنی خۆمان لەسەر ناوی ئەو شەهیدانە دابنین و ڕێزیان لێ بگرین جگە لەوەی کە من وەکو فراکسیۆنی پارتی لێرە ئامادەم وەکو خانەوادەی شەهید یەکی شوباتیش لێرە ئامادەم کە گیانی خۆیان بەخت کرد درود بۆ گیانی هەموو شەهیدان یەکی شوبات دەنێرم و ڕۆحیان ئاسوودە دەبێت. من دۆکە تێرم باتمای تێرمەوە دوایەوە داێنم کەمێ ئاوەکەی کەفت ئاوەکەی لاوم خاترەوە ترشنەوێ ئەینمەوە بان بڕۆشی پێیزافەکەم تەکیا دۆخوا و سیر و چەندان ئاوەشتە ئاشە. ئەمە دۆخەوە دروستەکەم دوای ئەوە ئەمە بڕێشە تێیەکەم ئەمە بڕێشە ئەیکەیتە ناوی دوای ئەوە ئەکڵێت و دوایەوە گیا دۆخەوەژی تێیەکەی. ئەم پاسکیلانە هەمویان ئەوروپین لە خارجەوە دێتن لە ڕێگەی دووبەی لە ڕێگەی تورکیاوە بۆمان دێت تاجرەکان ئەیکڕن ئێمەش لەوانی ئەکرین نەوعیات چەند نەوعیاتێکیان پاسکیلانە سەبعێ هەیە چیمۆی هەیە گەورە بچووشیە بۆ مناڵ بۆ پیاوان بەڵام سەبعەکەی ڕغبەتی زیاترە لەبەرەوەی گەورە زیاتر بەکاری دێنیە مەسرەفیانش نییە. من بە ڕۆژ داوامەکەم لە دوای داوامەکەم دەستەکەمە لێخوڕینی پاسکیل لەخوا بە زیاد بێ سوودە زۆرم لێ بینیوە بۆ پشت و بۆ یعنی ڕاضیە بەگشتی ڕاضیە باشە جێگرەی هەموو ڕاستەکانی ترە لە جیاتی ئەوانەی ترە توای ئەوەش بەکاربێنین پاسکیل هەم یعنی بۆ کار و کاسبیش بەکاردێ و هەم بۆ لەشش سوادێ باشەیە.